ئەم کاتتان باش. وتەبێژی فەرمیەکەتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند لەبارەی پرسی دەستورەوە نامەیەکی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان گەیشتۆتە دەست حیزبەکەیان. ئازاد جندیانی لە دوانێکیدا کە لە ماڵپەڕی فەرمیەکەتی بڵاوکراوەتەوە ڕایگەیاندووە سەبارەت بە وتارەکەی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کە دوێنێ ڕایگەیاند و تێیدا لەبارەی پرسی دەستوریش دووە نامەیەکی ڕەسمی سەرۆکی هەرێمی کوردستان گەیشتە دەست یەکێتی نیشتیمانی کوردستان. وەزارەتی پلاندانان و هاوکاری گەشەپێدانی عێراق ئاشکرا کرد کە بەپێی ئامارە سەرەتاییەکان ڕێژەی هەژاری لە عێراقدا بۆ لە 18% بەزیوە. بەڵێنیشیدا مانگی حوزێرانی داهاتوو ئەنجامی کۆتایی ئاستی هەژاری لە وڵاتدا ڕابگەێنێت. وەزارەتی پلاندانان ڕایگەیاند بەپێی ئەو ڕووپێوەیەی کە وەزارەتی پلاندانان و هاوکاری گەشەپێدان بۆ ئاستی هەژاری لە ساڵی 2013دا ئەنجامی داوە بەپێی ئامارە سەرەتاییەکان دەریخستووە کە ئاستی هەژاری لە عێراقدا بۆ لە 18% بەزیوە لە کاتێکدا و ئاستا لە ساڵی 2012دا لە 123 بوو. وەزیری دادی عێراق ئەمڕۆ پیلانێکی بۆ هەڵاتنی ژمارەیەک زیندانی لە گرتوخانەی تاجی لە باکووری شاری بەغدا ئاشکرا کرد کە بە تۆمەتی ئەنجامدانی کاری چەکداری دادگایی کراون. جەختیشی کرد کە ئەو پیلانە لە ڕێگەی پەیامێکی نووسراوە بووە کە ئیمزای وتەبێژی دەوڵەتی قاعیدە لە عێراق و سووریای لەسەر بووە بۆ سوتاندنی گرتوخانەکە. ناوەندی میدیایی سووریا ڕایگەیاند بەهۆی هەڵمژینی غازە ژەهراویەکان لە ناوچەکانی حەرستا و قابون لە دەوروبەری دیمەشق و هەروەها جوبەر لە دیمەشقی پایتەخت 10 کەس بریندار بوون. بەوتەی ناوەندەکە ئەو ناوچانە ڕوبەڕەوەی هەڵمەتی سەربازی بوونەتەوە، بەڵام تا ئێستا جۆری چەکە بەکارهاتووەکان ئاشکرا نەکراون لە کاتێکدا نەخۆشخانەکانی ناوچەکە پێشوازیان لە چەندین حاڵەتی تەنگەنەفەسی و خنکان کردووە. بە مەبەستی سوکردنی گەمارۆکانی هەناردەکردنی چەک و تەقەمەنی بۆ ئۆپۆزیسیۆنی سووریا و لەسەر بانگهێشتی بریتانیا و فەڕەنسا، ئەمڕۆ وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا لە شاری برۆکسل لە بەلجیکا کۆدەبنەوە. بەڕیاریشە لە کۆبنەوەکەی ئەمڕۆدا ویلیام هەیەک وەزیری دەرەوەی بریتانیا داوا لە هاوتاکانی خۆی بکات لە یەکێتی ئەوروپا یارمەتیدەر بن لە ناردنی چەک بۆ ئۆپۆزیسیۆنی سووریا. بەپێی سەرچاوەیەکی نزیک لە حەزبوڵای لوبنان دوێنێ 22 چەکداری حەزبەکە لە شەڕ و پێکدادانەکانی شاری قەسیر لە ڕیفی حەمس لە سووریا کوژراون. سەرچاوەکان ماژەی بۆش کردووە کە لە سەرەتای بەشداریکردنی حەزبوڵا لە شەڕەکانی سووریا بەر لە چەند مانگێک 110 چەکداری حەزبەکە کوژراون. بەڵام سەرچاوەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا و ئاژانسی هەواڵی فەڕەنسا باس لەوە دەکەن کە ژمارەی کوژراوەکانی ئەو حەزبە زیاتر لە 130 کوژراوە. حکوومەتی ئێران هەردوو حکوومەتی ئەمریکا و فەڕەنسا بە دەستێوەردان لە کاروباری ناوخۆیی وڵاتەکەی تۆمەتبار دەکات. لە لێدوانێکیدا بۆ دەستگاکانی ڕاگەاندن عەلی ئەکبەر ساڵحی وەزیری دەرەوەی ئێران وتی بەرپرسە ئەمریکەکان تێڕوانینێکی سادە و سووکیان سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئێران هەیە و گەلی ئێرانیش بەرگەی دەستێوەردانی دەرەکی لە کاروباری ناوخۆیی نییە. شاد و بەختەوەر بن.